ابلیکیشن یکم که بەهۆی ئۆسیلۆسکۆپەوە بڵێن ئەپلیکیشن یەکەمی ئۆسیلۆسکۆپ دەتوانین چ بکەین دەتوانین measurement of voltage and frequency واتە بین بەهۆی ئۆسیلۆسکۆپ ڤۆڵتیەی وەیڤی قیاس بکەین لەگەڵ فریکوێنسیەکەشی قیاس بکەین هەردووشی دەتوانین بەهۆی ئۆسیلۆسکۆپەوە بین ئەگەر تەماشاکەین ئەمە دوو وەیڤە هەمانە وەیڤی A وەیڤی A لەگەڵ وەیڤی B طبعا دوو وەیڤی جیاوازن هەم لە فریکوێنسی و هەم لە ئەمپلیتیود واتە هەم لە ڤۆڵتیە چۆن دێن ئەو دوو معلومەیە کە درایە لە ئۆسیلۆسکۆپەکە ئەمە دەبێت بزانین ئەو دوو معلومەیە چییە لەگەڵ ئەو دیڤیژنانێک کە هەمانە بتوانین فریکوێنسی قیاس بکەین لەگەڵ ڤۆڵتی لە بۆ هەریەکەیان بابین باسی معلومەکان بکەین ئەمە چییە ئەمە تایم پێر دیڤیژنی ئۆسیلۆسکۆپەکەیە یعنی پێمان دەڵێ هەر دیڤیژنێک لەمانە طبعا لەسەر شاشی ئۆسیلۆسکۆپ دەبێت دووشت بزانین ئەمە دائیمەن ڤێرتیکال واتە ستونیەکە ئەمە ڤۆڵتیەیە هۆریزۆنتاڵەکە تایمە ئەمە سکێلی تایمە ئەمە سکێلی ڤۆڵتیەیە کاتێک کە باسی تایم پێر دیڤیژن دەکەین لە نمونەوە لەسەر چەند دانرایە لەسەر 0.5 ملی سەکەند دانرایە هاتمش 0.5 ملی سەکەند یعنی هەر دیڤیژنێک لەمانە بە هۆریزۆنتاڵ تعبیر لە نیو ملی سەکەندەکە باشە ئەو مەبەستیتی ئەمە ڤۆڵتس پێر دیڤیژنە لەسەر 100 ملی ڤۆڵت دانرایە یعنی هەر دیڤیژنێک لەمانە بە هۆریزۆنتاڵ تعبیر لە 100 ملی ڤۆڵت دەکە کە ئەمن ئەو دوو سکێڵە تێگەیشتم زۆر بە ئاسانی دێم دەتوانم بێم هەم فریکوێنسی و هەم ڤۆڵتی قیاس بکەم ئێستا باسی ئەو وەیڤە بکەین وەیڤی A بمێ ڤۆڵتی قیاس بکەم پیک تو پیک یعنی لێرە لە بۆ ئێرە دێم دیڤیژنەکان قیاس دەکەم چەندە هەم کە 4.6 دیڤیژنە پیک تو پیک 4.6 دیڤیژنە چۆن ڤۆڵتێک قیاس دەکەم دێم دەڵێم VA دەکاتە 4.6 دیڤیژن ئەو بە دیڤیژن کوی تەحویلی ڤۆڵتی دەکەم دێم جارانی ئەو سکێڵە دەکەم لەسەر چەندە لەسەر 100 ملی ڤۆڵت پێر دیڤیژنە 100 ملی ڤۆڵت پێر دیڤیژن ئێستا دیڤیژن لەگەڵ دیڤیژن دەڕوا 4.6 جاران 100 دەکاتە چەند دەکاتە 460 ملی ڤۆڵت 460 ملی ڤۆڵت کەواتە ئێستا بەهۆی ئۆسیلۆسکۆپ بتوانیم پیک تو پیک ڤۆڵتی قیاس بکەم لە بۆ ئەوەیڤە لە بۆ ئەوەیڤەش بە هەمان شێوە پیک تو پیک چەند دیڤیژنە دوو دیڤیژنی ڕێکە VB دەکاتە دوو دیڤیژن جارانی هەمان سکێڵیان هەیە تەبعاً جاران 100 ملی ڤۆڵت پێر دیڤیژن دیڤیژن لەگەڵ دیڤیژن دەڕوا دەکات چەند دەکاتە 200 ملی ڤۆڵت زانە پیاوانەکردنی ڤۆڵتی زۆر ئاسانە بە دیڤیژن قیاسی دەکەین کە بە دیڤیژن پیاوامان ئینجا دێن جارانی ئەو سکێڵە دەکەین لەسەر چەندماندانە ڤۆڵتس پێر دیڤیژنەکە ڕێک دەبێتە ئەوەندە ڤۆڵتە لە بۆ فریکوێنسی چۆن فریکوێنسی قیاس دەکەین دێین پێش هەموو شتێک یەک وەیڤ وەردەگرین یەک شەپۆڵ بزانین چەند دیڤیژنە شەپۆڵێک بزانە ئەگەر ئەمە وەرگریم بزان لێرەوە کە دەستی پێکردیە تا دەگاتەوە شوێنی خۆی ئێرەیە باوڵێ ئەمە شەپۆڵێک بە دیڤیژن قیاسی کەم ئەلێرە خۆی دوو شەپۆڵی وەرگرتێ کێشە نییە دەتوانم دوی وەرگرم دەتوانم سێ وەرگرم میم نییە ئێستا بڵێن دوی وەرگرتێ بزانەوە شەپۆڵێک تا ئێرە لێرە تا دەگاتەوە شوێنی خۆی دوو شەپۆڵ واتە 8.8 دیڤیژنە چەند دوو شەپۆڵ دەچم 2 TA لۆچکە دوو شەپۆڵ حساب کردەوە ئەگەر یەک شەپۆڵ حساب کرد بە تا ئێرە کە دەکرێت 4.4 نووسی بەس TA باشە ئەوە دوو شەپۆڵ چکە هەر چەندە ژمارە شەپۆڵ زیاتر حساب بکەین هەڵەمان کەمتر دەبێتەوە واتە ئیرۆرمان کەمتر دەبێت دێم دەنووسم 2 TA یەکسانە بە چەند 8.8 دیڤیژن واتە 8.8 دیڤیژن ئەمە دەمەوێت قیاس بکەم فریکوێنسی کە فریکوێنسیش قیاس دەکەم پێویستە تایمم هەبێ کە تایمم زانی تایمی یەک شەپۆڵ ئەو جێک لەسەر تایمێکە وەردەگرم دەبێتە فریکوێنسی ئەوە دیڤیژنە چۆن بیکەمە تایم دێم جارانی تایم پێر دیڤیژنی دەکەم لەسەر چەندە 0.5 ملی سەکەند پێر دیڤیژن شەکەم جارانی 0.5 ملی سەکەند پێر دیڤیژن ئێستا دیڤیژن لەگەڵ دیڤیژن دەڕوا دەبتە چەند 8.8 جارانی 0.5 ملی سەکەند یعنی 2 TA یەکسانە بە شەکە
2 تا یەکسانە بە 4.4 ملی سەکەند. تا دەبێتە چەند؟ دابەش دووکەی دەباتە 2.2 ملی سەکەند. FA فریکوێنسی A دەکات چی؟ یەکسانە بە 1 لەسەر TA بە چی؟ بە سێکەند. ئاگاتان لێبی دەکاتە 1 لەسەر یەکسانیشە بە چەند؟ 1 لەسەر 2.2 جاران دەتوان ناقص 3 دەکاتە 454 هرتز. 454 هرتز. ئەوە لە بۆ TA. لە بۆ TB بزانە ئەمە وەی VB-ە چەند شەپۆلی حساب کردی؟ ها ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 ئەوە 4 ئەوە 5 ئەوە 6 شەپۆلی حساب کردی دەکات چەند؟ 8.8 دیڤیژن. دێنێتم 6 TB ئەواتە 6 تایم پێریۆدی B یەکسانە بە 8.8 دیڤیژن جارانی سکێڵی تایمەکەی چەندە؟ 0.5 بە هەمان شێوە ملی سەکەند پێر دیڤیژن. دیسانەوە TB دەکاتە چەند؟ 6 TB دەکاتە عینە 4.4 ملی سەکەند. ئەو جار دەبین TB دەبینین و دەکاتە 4.4 دابە 6. ئەو جارە 1 لەسەر T کە وەردەگرین فریکوێنسیەکەی پێم وابی دەکاتە تقریبا 1363 هرتز دەکات. ئەو بەم شێوە دەتوانین فریکوێنسی قیاس بکەین. واتە خۆلم لە B دەتوانم نیوەی وەرگرم. لە منەت ئەمە 6 وەرجێمە دەتوانم 3 وەرگرم. هەماش دەردەچێت 1 2 3 تا ئێرە وەرگرم 3 شەپۆل دەکاتە چەند؟ دەکاتە 4.4 دەتوانم 1 شەپۆلیش وەرگرم. ئەو کاتێک 1 شەپۆلم وەرگرت حساب دەکەم دەکاتە چەند دیڤیژن؟ بڵێن ئەوە 1 دیڤیژن تقریبا 1.4 دیڤیژن شتێکی وا دەکات 1.4 دیڤیژن. دێم دەکسە دەچم TB یەکسانە بە 1.4 دیڤیژن جارانی و ژمارەیە دەکاتە 1 ملی سەکەندە 1 لەسەر تایمەکەی وەردەگرینەوە دەبێتە فریکوێنسی. بەم شێوە دەتوانین فریکوێنسی و ڤۆڵتی لە بۆ شەپۆلێک قیاسکەین. یعنی فریکوێنسی چۆن قیاس دەکرێت؟ تایمی 1 شەپۆل حساب دەکەین دەبێت بکەینە سێکەند تایمەکەی اینجا 1 لەسەر تایمەکەی وەردەگرین دەبێتە فریکوێنسی. چۆن تایمەکە قیاس دەکەین؟ گوتمان دێین دیڤیژنەکەی دەخوێنینەوە لە بۆ 1 شەپۆل چەند دیڤیژنە کە دیڤیژنمان خوێندەوە جارانی تایم پێر دیڤیژنەکەی دەکەین دەبێتە تایم اینجا تەحویلی سەکەندی دەکەین دوای 1 لەسەر تایمەکە وەردەگرینەوە. بەم شێوەیە ئەمە چۆنێتی حسابکردنی ڤۆڵتیە و فریکوێنسی بەهۆی ئۆسیلۆسکۆپ. ئێستا بین ئەپلیکیشنێکی تر کە بەهۆی ئۆسیلۆسکۆپ ئێمە دەتوانین چی بدۆزینەوە؟ دەتوانین فەیز دیفرەنس مێژەر. فەیز دیفرەنس مێژەرمنت واتە پێوانەکردنی جیاوازی گۆشەی ڕەوگە. جیاوازی گۆشەی ڕەوگەی نێوان دوو شەپۆل. پێش هەموو شتێک لە بۆ حسابکردنی یان لە بۆ پێوانەکردنی جیاوازی ڕەوگە لە نێوان دوو شەپۆل شەرتێکەیە دەبێت ئەو دوو شەپۆڵە هەمان فریکوێنسییان هەبێ هەمان لەرەلەریان هەبێ اینجا دەتوانێت جیاوازی ڕەوگە لە نێوانیان بدۆزینەوە. ئێستا دوو شەپۆلەمان هەیە چۆن دەزانم هەمان فریکوێنسینە؟ تەماشاکە 1 شەپۆل چەند دیڤیژنە لێرە؟ تا دەگەم ئێرە 8 دیڤیژنە. ئەی لەوەیان ئەگە لێرەوە حساب بکەم تا دەگەمەوە شوێنە واتە 1 شەپۆلتەوە 8 دیڤیژنە. مادام هەردووچیان هەمان دیڤیژنیان هەیە 1 شەپۆلیان هەمان دیڤیژنە کەواتە فریکوێنسیان یەکسانە. ئۆکێ. ئێستا بزانین جیاوازی ڕەوگە چیە لەم دوو وەیڤە؟ خاڵی سفری وەی واتە ئەگەر ئێرە بە تایمی سفر دابنێم قیمەتی ڤۆڵتەکەی چەندە؟ سفرە. باشە لێرەوە قیمەتی ڤۆڵتی دەست پێ دەکات تا دەگاتە پیک و اینجا دەگەڕێتە سفر و دێتەوە مینیمەل. ئەی ئەوەیان لە تایمی سفر قیمەتی ڤۆڵتەکەی چەندە؟ سفر نییە. قیمەتێکیە بە ماینەس وردە وردە کەم دەبێتەوە تا لێرە دەبێتە سفر. واتە ئەوەندە تایمە تێپەڕی تا ئەوە قیمەتی بووە سفر. لێرەوە ڤۆڵتی چەند دەست پێ دەکاتەوە کەواتە ئەو تایمەی کە تێپەڕیوە تا ئەوە گەیشتە سفر واتە لە سفرەوە دەستی پێ کرد ئەمە پێی دەڵێن فەیز دیفرەنس. ئەگەرەوە لەو تایمە قیمەتەکەی دەست پێ بکە ئەوە لەو تایمە قیمەتەکەی دەست پێ بکە. جیاوازی ناو دوو تایمە چەندە؟ بە دیڤیژن دەکات 1.4 دیڤیژن. ئەو 1.4 دیڤیژنە
دەتوانم بیکەمە گۆشە، بکەمە فەیس، بکەمە ئەنگڵ کە پێی دەڵێن فەیس دیفرەنس. چۆن دەیکەمێ؟ دێم شەپۆلێکی تەواو بە دیڤیژن قیاس دەکەم کە دەکاتە چەند؟ 8 دیڤیژن لێرە 8 دیڤیژن. ئۆکێ، ئەمە دەشزانین هەمومان کە شەپۆلێکی تەواو بە دیگری چەندە؟ 360 دیگریە، کەواتە 8 دیڤیژن یەکسانە بە 360 دیگری. شاکە لێم دەڵێم هەشت دیڤیژن یەکسانە بە 360 دیگری. ئەدی یەک دیڤیژن دەکات چەند؟ یەک دیڤیژن دەکاتە 360 دیگری لەسەر 8 کە دەکاتە 45 دیگری. یەک دیڤیژن دەکاتە 45 دیگری. ئۆکێ، ئێستا کە بین ئەگە یەک دیڤیژن 45 دیگری بی، ئا 1.4 چەندە؟ دەڵێم 1.4 دیڤیژن جارانی 45 دیگری پێر دیڤیژن. دیڤیژن لەگەڵ دیڤیژن دەڕوای 1.4 جاران 45 دەکاتە 63 دیگری. بزانە بەم شێوەیە دەتوانین دیگریش قیاسکەین کە لێرەش بە هەمان شێوە 360 بەش 8 دەکاتە 45ەکە جاران 1.4 بکەین دەکاتە ئەوەندە دیگریە. ئەوە بەم شێوە دەتوانین فەیس دیفرەنسەکە قیاسکەین. یعنی لە هەمووی گرنگتر ئەوەیە کە من یەکەم جار چۆن بتوانم ئەو دوو خاڵە ببینمەوە کە دەبتە فەیس دیفرەنسە نێوانیان. واتە لەو پۆینتی کە دەست پێ دەکات بەرەو بەرزبوونەوە لە هەمان وەیڤەکەی تر لەو پۆینتی کە دەست پێ دەکات بۆ بەرزبوونەوە جیاوازەکەیان بە دیڤیژن قیاس دەکەم، پاشێ بە دیڤیژن قیاسم کرد اینجا دێم بەم شێوەیە تەحویلی دیگری دەکەم کە دەکاتە 63 دیگری. یعنی فەیس دیفرەنس نێوان ئەو دوو شەپۆڵە ئێستا 63 دیگریە. Figure 9.19 The phase difference between two sine waves may be determined by first calculating the horizontal degree per division. زانە لەلاوان دوو شەپۆڵە چۆن دەتوانم فەیس دیفرەنس قیاسکەم؟ سەرەتا دێم horizontal degree per division قیاس دەکەم وەکوی قیاسمان کرد. degree per divisionەکە چەند بوو؟ of one cycle. One cycle يعني يك شابول. This factor is then multiplied by the horizontal divisions between the commencement of the cycle. Commencement واتا أو جواز روك با division قياس ما كردم أو degree per division كزاراني ويدك دبته degree. بمشي هذا توين phase difference قياس كين. application چیتر کە بەهۆی ئۆسیلۆسکۆپەوە دەکرێت ئەویش لیساجۆس فیگەرە، واتە ئەشکال لیساجۆ، شێوەکانی لیساجۆ. شێوەکانی لیساجۆ چی؟ هەموو لەسەر ئەساسی 2 ڤۆڵتیەوە دروست دەبن، 2 ڤۆڵتیە کە هەمان کاتە دەیدێنە ئۆسیلۆسکۆپ یەکێکیان بە دەلالەتی ئەوی تر ڕسم دەکات. ئەو 2 ڤۆڵتیە تێکەڵ دەکێشێ، ڕسمێک دەچێت لەسەر شاشە. شێوەی ڕسمەکە بەندە لەسەر بڕی ڤۆڵتیە و فریکوێنسیەکە و جیاوازی ڕەوگەی نێوان دوو شەپۆڵەکە. ئێستا مەبێت لە چێوە دەست پێ بکەین لە لیساجۆس ئیکوێشن ئەند فەیس دیفرەنس. بین لە ئیکوێشنی لیساجۆ دەست پێ بکەین. بزانین ئەو ئیکوێشنە کە ئەمە ئیکوێشنی لیساجۆیەکەیە، ئەمە ئیکوێشنی لیساجۆیە، لیساجۆ ئیکوێشنی پێ دەڵێن. بزانین چۆن دروست بووە. تماشاكا. Let the voltage applied to the X plate of angular frequency W or omega and amplitude A is X equal to A sin omega t. واتا اما دلين اوسيلوسكوب دو channel هي يك دو يعني بلين X و Y ليرة X plate و Y plate ما بس من channel يك و channel دو. وهذا بنيم فولتي كده خلينا سر X plate كا A sin omega t. اما فولتيه اكتشي amplitude voltage اكيا omega كاش angular frequency كيتي. Let the voltage applied to the Y plate of angular frequency omega and amplitude B with a phase difference with the voltage applied of X plate of theta is. وتوادى بنين أو voltage كده خين السر Y plate كا و angular frequency كي omega و amplitude كي بيها بلان phase difference شيء هي لقال x كثيتا دبتت y equal to b sin omega t plus theta
دەکرێت ثێتایەکە سفر بێ، دەکرێت قیمەتی هەبێ، دەکرێت 90 بێ، دەکرێت 180 بێ بە پێی ئەو ڤۆڵتی کە پێی دەدرێواتە فەیز دیفرەنسێک دەکرێت هەبێ لە نێوانیان. لیساژۆس ئیکوێشنەکە دەبتە y تواندوو لەسەر b تواندوو پلس x تواندوو لەسەر a تواندوو ماینەس 2xy لەسەر ab کۆساین ثێتا یەکسانە بە ساین سکوێری ثێتا. ئەمە لیساژۆس ئیکوێشنە. طبعا ئەوە لە چیەوە هاتووە؟ ئێستا دەتوانین بین اشتقاقیقین بەم شێوەیە. Derivation of Lissajous equation. Let x be equal to a sin omega t. Gutman وهذا بني x دكات a sin omega t. Omega t. كات x لسر a دبتة sin omega t. أما هاكي شيء كم دابني. وهذا بني y يكسان b sin omega t plus theta. كات y لسر b يكسان دبتة sin omega t plus theta. إسا بين قانون چی ماتماتیکی من هەیە چۆن ئەم گۆشەیە دەکەینەوە چۆن دەبتە ساین ئۆمێگاتی کۆساین ثێتا پلس بەخۆی کۆساین ئۆمێگاتی ساین ثێتا دەبتە وای لەسەر بی یەکسانە بە ساین ئۆمێگاتی کۆساین ثێتا پلس کۆساین ئۆمێگاتی ساین ثێتا. واتە ئەگەر بێت و ئەو گۆشەیە کە لەگە ساین هەیە لە دوو بڕی پێکات بێت کۆ بێ بەم شێوە دەتوانم بیکەمەوە. ئەمە هاوکێشەی دووەم دابنین. لە هاوکێشەی یەکەمدا ئەگەر ئەمە دووجا بکەین x تواندوو لەسەر a تواندوو یەکسانە بەسەر ساین سکوێری ئۆمێگاتی و ساین دووجا قانونێکمان هەیە دەبتە چ دەکات 1 ماینەس کۆساین دووجا وایە کاتە x تواندوو لەسەر a تواندوو دەبتە 1 ماینەس کۆساین تواندووی ئۆمێگاتی. یعنی ئەوە لە چیەوە هاتووە؟ دەڵێن ساین دووجای ثێتا کۆساین دووجای ثێتا یەکسانە بە 1 لەمەوە هاتووە کە ساین دووجایەکە تەحویلی کۆساین دەکەین. ئێستا لەمەوە کۆساین تواندوو دەبتە چ؟ کۆساین تواندوو ئۆمێگاتی جێیان بگۆڕین دەکە 1 ماینەس x تواندوو لەسەر a تواندوو. کۆساین ئۆمێگاتیەکە ئەگەر دووجایەکە لابێن دەبێتە ڕەگ لەم لایە 1 ماینەس x تواندوو لەسەر a تواندوو. ئەمە هاوکێشەی سێەمە. ئێستا بین هاوکێشەی یەکەم و سێەم لە دووەم دابنین. Substituting the value of equation 1 and 3 into equation 2. Equation دووەم ئەمەیە. دێم دەڵم y لەسەر b وەک خۆی لە باتی ساین ئۆمێگاتی ئەوە دادەنم x لەسەر a x لەسەر a کۆساین ثێتا وەک خۆی پلس کۆساین ئۆمێگاتیەکە دێم ئەوە دادەنم لە باتی 1 ماینەس x تواندوو لەسەر a تواندوو لەژێر ڕەگ ساین ثێتا وەک خۆی. ئەو ئیکوێشنم بۆ دەرچوو. ئێستا دەمێ ئیکوێشنە تۆزێک دەخەم ئەم x لەسەر a کۆساین ثێتایە دێنمە ئەو دیوە یەکسانەکە واتە لەگەڵ y لەسەر بیەکە دەبێتە چی؟ دەبێتە ماینەس بەم شێوەیە. ئێستا هەردوو لای دووجا دەکەین ئەو ئیکوێشنە دەبێتە چی؟ y تواندوو لەسەر b تواندوو کە دەڵێ یەکەم دووجا دووەم یەکەم جاران دووەم دەکاتە ماینەس 2xy لەسەر ab کۆساین ثێتا کۆ دووەم دووجا کە دەبتە x تواندوو لەسەر a تواندوو کۆساین دووجای ثێتا یەکسانە بەچێ لەو لای ڕۆگەکە دەڕوا لێرە ئەوەش دووجا دەکەین. ئێستا ئەوە جاران ناوکەوانە دەکەین ساین تواندووکە جاران ناوکەوان دەکەین بەم شێوەیە ئەو لای خۆی دەنووسینەوە ئەوە بەم شێوەیە دەکەین. ئێستاکە دەبینین لێرە ساین تواندوو ثێتامان هەیە لێرەش کۆساین تواندوو ثێتامان هەیە. ئەوەی دێنمە ئەو لایە x تواندوو لەسەر a تواندوو هاوبەش وەردەگرم لە نێوان هەردووچی دەبتە چ وەک خۆی ئەمە ئەوەش وەک خۆی ئەلێرکوان x تواندوو لەسەر a تواندوو هاوبەش ئەمە دەبتە کۆساین تواندووی ثێتا ئەمەش دەبێتە پۆزیتیڤ کە دێتە ئەو لایە دەبێتە ساین تواندووی ثێتا یەکسانە بە چ لەو لایە بە ساین دووجای ثێتا دەمێنێتەوە. ئەمە دەزانین ئەوە دەکاتە 1 واتە ساین تواندوو کۆساین تواندوو لە بۆ هەر گۆشەیەک دەکاتە 1 ئەوە دەڕوا ئەوەی دەمێنێتەوە ئەمە پێی دەڵێن لیساژۆس ئیکوێشن. ئەمە چییە؟ ئەمە قیمەت بدەینە ثێتا و y و x و y و a و b ئەوە ئەو ڕسمانەمان لە بۆ دەردەچی کە ئێستا پیشانتان دەدەین بزانین لیساژۆس ئیکوێشنەکان چۆنە. دێن چەند حاڵەتێکی ئاسان وەردەگرن لە بۆ تێگەیشتن اینجا دوایە لە ڕسمەکانی تر دەدەین. لۆ نمونە when two sinusoidal voltages of equal frequency
واتە ئەگەر بێت دوو ڤۆڵتێمان نەبێ ساین سۆیدڵەوە ساینیان کۆساین بێ هەمان فریکوێنسییانتە بێ which are in phase with each other کە فەیسیان یەکسان بێ واتە فەیس دیفرەنسیان یەکسان بێ واتە فەیس دیفرەنس سفر بێ لە نێوانیان are applied to the horizontal and vertical deflecting plates بخرێتە سەر پلێتی X و Y-ەکە. The pattern appearing on the screen is a straight line as is clear form. تەماشاکەوە دابنێن ئەوە ڤۆڵتی یەکەمە دەخرێتە سەر Y پلێتەکە ئەمە ڤۆڵتی دووەمە دەخرێتە سەر X پلێتەکە بەم شێوە Y و X یان X و فەرق ناکە. ئەو ڤۆڵتیە تەماشاکەین چەند نقطەکمان لە بۆدانە 0 1 2 3 4 ئەمە بە کەیف خۆمانەوە دادنێ بەڵام وا باشە لە شوێنێک دابنین کە ینی معلوماتمان هەبێ لەسەر وی بکە لە نمونەیە سفرە خاڵی دەستپێکردنیتی ئەمە یەکە پیچی یەکەمیتی بە پۆزتیڤ ئەمە دووە دەبێتەوە سفر ئەمە سێ دەبێتەوە ماینەس پیکەکە ئەمە چارە دیسان دەبێتەوە سفر دێن هەمان خاڵ لە بۆ ئەو وەیڤەش دادنێ چۆن خاڵی سفرمان لێرەدانا سفر دادنێنەوە بە هەماشە خاڵی دەستپێک خاڵی یەک چۆن دادنێم دێم ئەو تایمە قیاس دەکەین کە لە بەنی سفر تا یەک هەیە لێرە لە نمونە درێژەکەن ئێرە چەندە مەسافەیە بزەبت مەسافە لێرە دادنێ لە بەنی یەک و دوو مەسافەکە چەندە هەمان مەسافە دەژمێرین گەیشتە چێ ئەلەوێت دوو دادنێن سێ و چاریش بە هەمان شێوە تەمەشا دەکەین لەبەرەوەی ئەو دووەیڤە هەمان فریکوێنسی و هەمان ڤۆڵتیان هەیە لێ خاڵەکان دەکەونەوە هەمان شوێنی یەکتر لێرە خاڵەکان لە کوێبی لێرەش لە هەمان شوێنە دێم سفر بە سفر دەگەینم واتە ئەوە درێژ دەکەمەوە ئەوەش درێژ دەکەمەوە ئەلێرەکتر دەبن ئەوە نقطەک دادنێم ئەنی وەکو ڕسمی بەیانی وایە خاڵەکان بێکتر دەگەنم لە چێ یەکتریان بڕی ئەوە دەبتە نقطە ئەوە نقطە یەکەم یەک لەگەڵ یەک ئەلێرەکتر ئەوە خاڵی دووەم دوو لەگەڵ دوو دیسان دێتوسە نقطەی سفرەکە ئەوە خاڵشکە سێ لەگەڵ سێ دەبێتە ئێرە چوار لەگەڵ چوار دیسان دێتوسە سفرە کەواتە چەند خاڵ یەک دوو سێ سێ خاڵ دەکەونە سەر یەک ڕاستیال کەواتە خەتێکی ڕاست دەردەچێت خەتێکی ڕاست بەم شێوەیە یعنی چێ یعنی ئەگەر بێتوە من دوو ڤۆڵتیە بدەمە ئۆسیلۆسکۆپ بە چەنەڵی یەک و دوو یان ئەیوبی کە هەمان ڤۆڵتی و هەمان فریکوێنسیانە بێ فەیز دیفرەنس سفر بێ لە نێوانیان ڕاستە هێڵێک دەردەچێت بە گۆشەی 45 دەرەجە بەم شێوەیە لەسەر شاشێک ئەمە یەک لە حاڵەتەکان ڕاستە هێڵێکی وا دەردەچێت ئەو بازنەیە مە بەسمانەوەی شاشەی سکرینەکە بێ هیچمان نییە CRT سکرینە بازنە دەکرێت مڕەبع بێ لێرە بە بازنەی کێشایەتی گرنگەوەی ناویتی ئەوە ڕاستە هێڵەکەیە یعنی هەردوو ڤۆڵتێکە هەمان فریکوێنسی و هەمان ڤۆڵتی و فەیز دیفرەنس سفر بێ لە نێوانی خەتێکی ئاوا دەردەچێت سەبێن حاڵەتێکە when two equal voltages of equal frequency ئەگەر بێت و دیسان هەمان ڤۆڵتی و هەمان فریکوێنسیانە بێ but with 90 degree phase displacement are applied to the CRO the trace on the screen is a circle واتە ئەگەر بێت و هەمان ڤۆڵتی بێ و هەمان فریکوێنسی بێ بەڵام گۆشەی ڕەوگەی 90 دەرەجە لە نێوانیان بێ لەسەر سکرینەکە چۆن دەرەچێت سێرکڵ دەرەچێت بەم شێوەیە بزانێەوە چۆن دەرچوو تەماشاکەینەوە وەیڤێکی کۆساینە ئەمە ساینە هەمووان دەزانین ساین و کۆساین فەیز دیفرەنس لە نێوانیان 90 دەرەجەیە خاڵەکانی کودانایە 0 1 2 3 4 ئەوە سفرەکە بێ یەکەکە بزانە یەکی وەی لە نقطەی سفرە چکێر دەبێتە خاڵی سەنتەری نێوان پیک پۆزیتیڤ پیک نێگەتیڤ سفری وەی لێ یەکێ بەڵام یەکی وەی لە ماکزیمەمیە واتە ئەو خاڵانە بەهۆی قیمەت داناندرێ بەهۆی تایم دادەندرێ سفرەکە خاڵی دەستپێکی هەردووچیانە یەک ئەو تایمەیە کە بڕیتی تا دەگاتە سفر بەڵام لێرە یەک ئەو تایمەیە کە بڕیتی تا دەگاتە ماکزیمە واتە لە یەک لە بۆ دوو تایمەکەی چەندە بە هەمان شێوەیە ئەو تایمە دیاری دەکەم گەیشتە چەند دەر ئەوە دەکەمە خاڵی دوو لە بۆ سێ تایمەکەی چەندە دەژمێرم دیسان لێرە دوو لە بۆ سێ هەمان قیمەتی ئەو لای پێ دەدەم دەبینم خاڵەکە دەکەوێت ئێرە سێ لە بۆ چوارش بە هەمانش ئێستا ئەو خاڵانە بەیەکتر دەگەینم سفر لەگەڵ سفر خاڵەکە دەکەوێت ئێرە یەک لەگەڵ یەک دەکەوێت ئێرە
2 لەگەڵ 2 لێرێ 3 لەگەڵ 3 لێرێ 4 دەگەڕێتەوە شوێنی خۆی کەواتە بازنەک دروست دەبێت. یعنی چ؟ یعنی ئەگەر من 2 ڤۆڵتێ بدەمە ئۆسیلۆسکۆپ کە هەمان ڤۆڵتی و هەمان فریکوێنسیانە بێ بەڵام جیاوازی ڕەوگەی نێوانیان 90 دەرەجە بێ دەبینین بازنەک دەردەچی لەسەر شاشەکە. بازنە دەردەچی. حاڵەتێکی تر ئەگەر بێت و دیسان هەمان فریکوێنسی هەمان ڤۆڵتیانە بێ بەڵام فەیز دیفرەنسەکەی گۆشەی سێتا بێ لەبەری 0 هەتا 90 نە 0 بێ نە 90 بێ 0 هەتا 90 بێ we obtain an ellipse as shown in figure واتە شێوەیەکی هێلکەیی مالوو دەردەچێ شێوەیەکی مالوو دەردەچێ تەماشاکەن ئەوە ساین وەیڤێکە ئەوەشیان ساین وەیڤە بەڵام ئەگەر تەماشاکەن ساین وەیڤی وای ها فەیز دیفرەنسەکەی سێتایە ئەوە نییە لێرکانە ئەلێرە خاڵی سفرم دانایە ئەوە یەک تایمەکە چەندە لێرە دێمە و تایمە دەژمێرە دەوی یەک دەکەوێت تێرە ها ناکەوێت پیکەکەی دەکەوێتە ئێرە ئاگاتا لێبێ یەک لە بۆ 2 ئەو تایمە چەندە ئەوەندە دەژمێرم هەرچەند بێ دەژمێرم تایمەکە دەبینم دووەکە دەکەوێتە ئێرە واتە ئەو تایمە بین 1 و 2 هەمان ئەو تایمێکە لێرە هەیە 2 لە بۆ 3 تایمەکەی چەندە دەژمێرم لێرە ئەوە 2 ئەو تایمە دەژمێرم دەبینم سی دەکەوێت ئێرە ناکەوێتە پیکی وسڵەمە دەکەوێت ئێرە چوارەکە دەکەوێتەوە ئاخیری دیسانەکە چکە هەمان فریکوێنسیان هەیە دەبێت چارەکە بکەوێتەوە ئاخیری ئێستا بێنە ئەو ژمارانە پێک بگەینن 0 لەگەڵ 0 دەکەوێت ئێرە 1 لەگەڵ 1 2 لەگەڵ 2 3 ئەو 2 لەگەڵ 2 3 لەگەڵ 3 دەکەوێت ئێرە 4 دەکەوێت ئێرە تەبەن 5مان هەیە 5ەکە دەکەوێتەوە خاڵی 0 دیسانێکە دەبینن شێوەی بازنە هێلکەیی دەردەچێ بەم شێوەیە ئەمە شکلەکانی لیساجۆی پێ دەڵێن کە چ دەکاتن 2 ڤۆڵتێکە تێک هەڵکێش دەکەین 2 ڤۆڵتێکە تێک هەڵدەکێشین ئەشکالی جیاوازمان لە بۆ دەردەچی لەسەر شاشەی ئۆسیلۆسکۆپ ئەمە سێ حاڵەتی خاص بوو وەرمانگرت ئێستا بین حاڵەتەکانی کە تەنها بەڕسگرین تەماشاکەین ئەوە ئەگەر بێت و هۆریزۆنتەڵ ڤۆڵتێکە ئەوە نەگۆڕ بێ بەم شێوەیە بێ ئەوانە گۆڕانکاری بەسەدا بینین ئەگەر بێت و سێتایەکە 0 بێ ئەوە تەبەن لێرکانە هەمویان ڤۆڵتی فریکوێنسیان یەکسانە تەنها فەیز دیفرەنسەکە دەگۆڕێ ئەگەر فەیز دیفرەنس 0 بێ گوتمان هێڵی ڕاست دەردەچێت بەم شێوەیە ئەگەر سی یان 330 بێ ها بەم شێوەیە دەردەچێتەوە چکە سفرە تا گوتمان 0 تا 90 بێ شێوەی هێلکەیی دەردەچێت 600 تا یان 300 بێ یان 60 بێ یان 300 بێ فەیز دیفرەنسەکە هێشتا تقریبا شێوە هێلکەییە بڵێن هێلکەیەکە بەلای دەستە ڕاست داچووە ئەگەر 90 بێ گوتمان دەبێتە بازنەی 90 و 270 هەردووشی دەبێتە بازنەی ڕێک بزانە لە 90 زیاتر 120 240 دەبینی هەر هێلکەیە بەڵام بەلای چەپدا دەسۆڕێت جارە تا لە 180 دەبێتەوە گۆش هێڵێکی ڕاست بەڵام بەلای دەستە چەپ ئەو جارە بەم شێوەیە ئەمە ئەگەر بێت و هەمان ڤۆڵتی و هەمان فریکوێنسیانە دەبینی لەو شکلانە ئەمانە شکلی جیاوازن کە فریکوێنسەکانیشان دەکرێت جیاواز بێ لە نمونە تەماشا ئەوەکەن و حاڵەتی یەکەمە کە هەمان فریکوێنسیان هەیە بەڵام فەیز دیفرەنس نێوانیان جیاوازە ئەوە لێرکوان ئەگەر فەیز فریکوێنسیەکەیشان 2 ئەوەندەی تر بێ ئەگەر 3 ئەوەندە بێ ئەگەر 4 ئەوەندە بێ ئەگەر نیو ئەوەندە بێ 3 لەسەر 2 ئەوەندە بێ 4 لەسەر 3 ئەوەندە بێ بزانە شێوەکان دەگۆڕێ بەپێی فەیز دیفرەنسەکان و بەپێی فریکوێنسەکانیان پێی فریکوێنسەکانە تەبەن ئەو ئەشکالانە هەموو لە تاقیکە تێز دەکەن هەمووی بەچای خۆتان دەبینن و تەجروبەی لەسەر دەکەن ئەو ئەشکالانەکە چۆن لەتان دەردەچی و چۆن بەهۆی ئەو ئەشکالانەوە یان ئەو ڕسمانەوە دەتوانین فریکوێنسی بدۆزینەوە لۆ نمونەوەی ڤێچیان یان ڤۆڵتێکیان فریکوێنسی زانراوە بەڵام ئەوتر فریکوێنسەکەی نەزانراوە دەتوانین بەهۆی ئەم ئەشکالانەوە دەتوانین فریکوێنسەکانیش بدۆزینەوە تا ئێرە بابەز بێ ئەم چاپتەرە ئینشاءڵڵا لە محاضەرەش لە کولێ بەیەک دەبین و
زیاتر بابەتەکە ڕوون دەکەینەوە ئەو هەر پرسیارێکتان هەبێ یان هەر شتێک تێنەگەیشت بن ئینشاءڵڵا لە پۆل زیاتر ڕوونکردنەوەی لەسەر دەدەین.